ئێمە دەچینە بەشی دووەمی بەرنامە. مانیکیور و پێدیکیور ئەکرێ شێرپەنجەی جگەریشی بەدوایە بێت پێش مردن. چەوری جگەر یان چەوری سەر جگەر دەرزیاژنین. نینۆکەکانمان چیمان پێ دەڵێن و چۆن نینۆکەکانمان بە تەندروستێکی باشەوە بهێڵینەوە، چۆن نینۆکەکانمان جوانکەین بەبێ ئەوەی کاریگەری تەندروستی خراپی بەسەرمانەوە هەبێت. ئەمانە بۆ کچان و بۆ کوڕانیش ئێستا ڕاستە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە پزیشکێکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری لە ستۆدیۆ لەگەڵمدایە. دکتۆر گەشین کەمال شاه محەممەد لە ستۆدیۆ لەگەڵمدایە. با بفەرموێت. بفەرموون. دکتۆرە گەشین لە خێزانێکی پزیشکیەوەیە. خوشکێ بەخێر بێت. زۆر سپاس دەکەیت برای گەورەی. بەخێر بیستە چاو. سپاس دەکەیت. ئەو جوانکاری شتانەی کە بۆ نینۆک ئەنجام دەدرێن بەڵێ بیانکەین کچەکانمان بیکەن بۆ نمونە. ئەتوانین بڵێن بیانکەین لە ڕۆژانستیەکەوە بەس بە تەنها مەرجێکمان چەند مەرجێکمان هەیە کە بیانکەین یان ناکەین. مەرجەکان باز دەکەین لە ڕۆژانستیەکە بزانین مەرجەکان چین، بەڵام کەواتە بە شێوەیەکی گشتی تۆ ڕێگە بە جوانکاریەکانی نینۆک دەدەی. بەڵێ بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی گشتی ڕێگەی پێین بەس بەو مەرجانەی کە باسیەکەین. بفەرموو بە مەرجەکان باسکەین. دکتۆرە تۆ لێرە بە بەڵێ بفەرموو ئەوێ اینجا چۆنن باشە لە درێژکردنەوەی نینۆکەوە با دەست پێ بکەین. ئەمە چییە بۆ نینۆکەکە هی خۆیەتی مادەیەکی دیکەیە چێ مەسەلە؟ بەڵێ ئەتوانین بڵین چەند جۆرێکمان هەیە بۆ نینۆکدانان. جۆرێکی تایبەتمان هەیە کە پێوتێ جێڵ پۆلیش ئەوەیە کە جێڵەکەی ئەکرێتە سەر نینۆکەکە. جۆرێکی ترمان هەیە بۆ درێژکردنەوەی نینۆکەکەیە کە پێوتێ ئەکریلیک. ئەو مادەیە کە خانمە بەڕێزەکە پێشتریش پێوتم ئەو مادەی ئەکریلیکە واتە ئەکستێنشنی نینۆکەکەی پێکرێ و درێژەکرێتەوە. بەڵام جۆرێکی تریشمان هەیە هەر کە نۆرمەلی هەر بەکارێنین جێڵ ئەکستێنشنە واتە بە جێڵ ئەکستێنشنی پێکەین نەک بە ئەکریلیک. باشە لێرە بۆ ئەوەی بە شێوەیەکی کردداری پراکتیکی کارەکە بکەین و لە ڕۆژانستێکەش ڕوونی کەینەوە. جوانخانمان لەگەڵدایە داکی سایە هەولێریەکان دەیناسن و لە کوردستانیش ناسراوە. بخێر بیت. خۆشبی سپاس. زۆر سپاس دەکەم. پێمان بڵێ کە یەکەم شت چی دەکەن؟ یەکەم جار وەچی کە دکتۆرە باسی کرد دووسێ نەوع نینۆکدانان هەیە، جێل ئەکستێنشن، ئەکریلیک، جێل پۆلیش و جێل کەڤەر هەر یەک و بەڕەغبەتی خۆی کامی دەکە. جێل کەڤەر و جێل پۆلیش لەسەر نینۆکی خۆیەتی، بەڵام ئەکریلیک درێژ دەکە لەگەڵ جێل پۆلیشەکە درێژ دەکە جێل ئەکستێنشنەکە. ئەوانە دوانیان بۆ درێژکردنەوەی جوانیەک ئەیا بەڵێنۆکەکە. یعنی ئێستا جوانکاری نینۆک ئێستا زۆر باوە، زۆر خاوێنکردنەوە و جوانکاری نینۆک ئێستا زۆر باوە بۆ ساڵانەی ئەخیر کە خانمان ڕوویان تێ کردووە. وا بزانم ئێمە یەکەم کەس بووین کە بەو ساڵانەی ئەخیری هێنامانە کوردستان کە احتیمامیان بە نینۆک دەدا و خاوێنمان دەکردەوە و لەسەر دەستی وەستای پرۆفیشناڵ ئەو ئیشانە ئەنجام دەدرێت. باش جارێ پێمان بڵێ کە ئامادەکاریەکان چین پێش ئەوەی کە هەر شتێک هەر جوانکارێک بۆ نینۆکە ئەنجام بدەن؟ یەکەم جار دەبی خاوێنکرێتەوە. باشە. دووەم جار دەبی بە مەورەت، یعنی مەورەت لێدرێ. نینۆکەکە بڕندرێ لەبەرەوەی هەتا مادەکە بگرێ. بڕبەنی نینۆک لێدرێ حتا نینۆکەکە لەگەڵ مادەکە تەفاعول بکە و یەک بگرێ. باش بەمەرجێک دەبی یعنی بەوەست ئەو خاتونێک کە ئیش دەکات دەبی بە پرۆفیشناڵی ئیسکە بزانی کو تەعامل لەگەڵ ئەو نینۆکەی دەکا. باشە نابێ زۆر بیڕندرێ، دەبی بە حاڵ بیڕندرێ لەبەرەوەی تەئسیر لە نینۆکەکە نەکە.
باشە دکتۆرە لەسەر ئامادەکاریەکان لە ڕۆژانستیەکان لەسەر ئامادەکاریەکان لە ڕۆژانستێکەوە چەند خاڵێکی تایبەت هەیە بەو کەسی کێت نینۆک بکایان نینۆک پاکاتەوەیان داینێ ئەبێ پێی بوترێ یەکەمیان ئەبێ بزانرێ ئەو کەسە نەخۆشی نینۆکی لەگەڵ نییە ئایا کە ڕووی نینۆک بێ یان ئایا سەدەفیە بێ کە هەندێک جارێ سەدەفیە تەنها نینۆگەگرێتەوە یان ئەگزیمای دەست بێ چکە بەڕاستی ئەگەر ئەم شتانەی هەبێ احتیمال هەیە کە تۆ ئیشەکەی بۆکەی خراپتریکەی بۆ نمونە نەخۆشی سەدەفیە شتێکی تایە کە پێوتێ کۆبنەر فینۆمینا ئەوەیە کە ئەگەر سەدەفێکە بڕوشێنرێ خراپتر ئەبێ واتە ئەگەر تۆ نینۆکە بڕوشێنی پێوتێ پیتین لەسەر نینۆکەکە چەند نقطەیە دروستە بێ ئەمانە زیا ئەکاکەواتە نەخۆشیە پێستەکەی زیاترە بێ لە بەرەوەی ئاگادار بین لەو کەسانیان نەکرێ باشتر دکتۆرە گیان یەکەم جار ئەمە پێیان دەڵێن تەماشا دەکەین کە هەر شتێکی پێ بوو پێی دەڵێن ئەوە ناگری یان نابی نینۆکت یعنی ماندووە یانیش بریندارە یانیش ئەوەی لێ پێی دەڵێن ئەوەی قەنەعەتی پێ هات نایکە بەس هەیە قەنەعەت پێنانی دەلیلۆم بکە زۆر ڕاستە کەواتە ئێوە نابێ بیکەنوانی چکە لە ڕووزانستی خۆی دەبی ئەمە نەیکەین باش جاری وە هەیە مسڕە دەلێ دەماتکردن زەحمەتەن دێجارێ یعنی ئەگەر لە لای ئێمەش نێکاتەچی لە لایش کە دەیت خۆ بچەکەەوە نهاتوتە سەران مادەم لە ڕۆزانستێکت باش نییە بڵێ ناکەین بەڵێ نایکەین دەست خۆش ئەو کەسەی کە کارەکە ئەنجام دەدات ئەویش مەرجی زانستی هەیەوانە بە دڵنیایی و ئەویش مەرجی زانستی هەیە کە مشکلەیەکمانەیە کە زۆر ڕوو مەوزوعی فەنگەڵ ئینفێکشن واتە کە ڕوو نەقلکردن لە کەسێکەوە بۆ کەسێکی کە ئەو کەسە ئەبێ دەستکەشی لە دەسابێ ئەبێ خاولیەکان دیسپۆزەبڵ بێ و فڕێبیرێ ئەبێ ئەو مەبڕەدەی کە جوانەخان باسی کرد ئەبێ سەفۆزەبڵ بێ باشترە ئەمەم بینی زۆر باشە ینی سەفەریە فڕێ ئەیرێ لەگەڵ هەموو حاڵەتێکا کە بۆ یەکرێتەوە ئەبێ ئەو شتێک کە دەستی لەسەردانێ ئەمانە هەمووی تاقیم کراوە بێ پاک بێ ئەو جیهازانەی بەکارێ هێنرێ یان ئۆتۆکلیڤەبڵ بێ واتە بخرێتە ئۆتۆکلیڤۆ یان دیسپۆزەبڵ بێ فڕێبیرێ ئەلکۆهول ئەبێ لەبەر دەستیانە هەبێ بە بەردەوامی بەکار بێنرێ ئەبێ ئەو کەسەی کە بۆ کەسەکەی تری ئەکا ئەو ساحبی ساڵۆنەکە خۆی نەخۆشیێکی درێژخایانی وەکو کە ڕۆشتی لەگەڵ نەبێ چکە هەندێک جار هەیە نەقلە بێ بەخۆی ئەو شتانەوە بەڵێ طبعاً ئەمە دەست خۆش ڕوونە یەکەم دانە درێژکردنەوەکە بوانە بەڵێ چۆن ئەنجامی دەدەن چیە مەسەلا پێکاتە شتەکانی چۆنە جۆرەکانی چین چۆن ئەنجامی دەدەن یەکەم جاری مەنیکورە یەکەم جار پاکردنەوەی نینۆکەکەیە مەنیکوری بۆ دەکرێت کردمان تەواو چاوری و پێستە مردووەکانی لا دەبین باشە ئەو جا بە ئەو قاقزەی فۆرمەی ئەو قاقزەم دێ ئەبە فۆرمەی بۆی دەکاوە چی تازە دیتی بەو فۆرمەی بۆی دەکا شێپەکەی بەوەی بۆی دەردێنی کە شێپەکەی بۆی دەرهینە ئەو جا دەیخاتە بن یوڤیەکە باشە ئەلوانی لێ دەدا و ڕنگ دەیخاتە بنیوڤی ئەوە جێل ئەکسنیشنەکەیە باشە ئەوەش پۆلیجێلە بەڵام ئەکریلیکیشەیە ئەکریلیک تۆزێ لۆنینۆکی ئەزیەت دەدا هەمووی دەڕوشێنێ و بۆنەکەشی باش نییە تۆزی زۆری لەگەڵە ئێستا ئەو دووە پێشکەوتوترین شتەکە بۆ خانماندا دەنێ بۆ درێژکردنی نینۆک باشە لە ڕۆزانستێکە لە ڕۆزانستێکەوە ئەو مادانی کە بەکارەهێنرێ بۆ درێژکردنەوەی نینۆک یان بۆ جوانکاری لە نینۆکە سەراحەتەن 5 نقطە هەیە ئەم 5 خاڵە 5 پوینتە ئەم 5 شتە 5 مادەیە نینۆکمان هەیە 5 مادەمان هەیە بەڵە بزەبت ئەو 5 خاڵە لە دەستێک بەڵە بزەبت 5 نینۆکیشمانەیە بزەبت ئەو 5 خاڵ ئەو 5 مادەیە بۆ باشترە لەو شتانەی کە بەکارهێنێت تایانە بێ چونکە ئابحاتەکان سەیریان کردووە واتە پەیمانگەی شێرپەنجەی نێودەوڵەتی سەیری ئەو مادانەی کردووە کە 5 مادە هەیە لەو مادانەی کە بەکارێنێ بۆ جوانکاری لە نینۆکە هەندێکیان مسەرتەنەیە واتە هەندێکیان احتیمالی شێرپەنجەی هەیە هەندێکشیان احتیمالی ئەلەرجیک کۆنتاکت دێرمەتایتسی هەیە واتە ئەگزیمای کۆنتاکت بە شتێک واتە هەستیاری بەو مادەیە دوو شتە یەکێکیان ئەوەیە کە دەکرێت شێرپەنجاوەر بن کاری توش بوون من بە شێرپەنجە یەکیشان هەستیاریەکە هەستیارەکە زۆر کێشەی گەورەنێ بەڵام ئەوەی یەکەمیان کێشەی گەورێ زانکۆی هارڤەرد ئێستا لە تازەترین بەحسیە باسی ئەوەی کردووە کە ئەمە ئیتر بەڕاستی بۆ بە ئینتەرناشنڵ لە هەموو جیهانە ئەمە ئەکرێ من هەفتەی پێشوو لە دەرەوەی وڵات بووم ئەم بینی کچ نەبوونی نۆکی نەکرد بێ و دڵنیام گرانیشە و لەوانەیە ئەو بۆ نمونە کچەکە لە شوێنێک لە شۆپینێکە ئیش ئەکا کە چینی نۆکدا ئەنێشتی تر ئەکاکەواتە ئێمە ناتوانین بە خەڵک بڵین میکەن چکە ئەمە شتێکەوە کووە بە خەڵک بڵێ ئاو مەخۆرەوە یان بڵێ قژە بۆ ئێمەکە باشە کەواتە هارڤەرد دەڵێ بیکەن بەڵام دەڵێ ئەو شتانەش بزانن لەگەڵی 5
خاڵەکە چین 5 مادەکە بەڵێ پێوتێ 5 فری واتە ئەم 5 مادەی ئەبێتیانە بێت لەو نێڵ پۆلیشەیان ئەو شتەی کە بەکارێنی بۆ نیویۆرک ئەو بۆی کە بەکارهێنی یەکێ لەوانە فۆرمەڵدیهایدە تۆلینە DPHNە لەگەڵ فۆرمالین ڕیسینە لەگەڵ کامفۆرایە ئەم 5 مادەیە ئەبێ نەبێت لەناو ئەو بۆیی کە بەکارەهێنێ باشە ئێستا هەر 5 ناوەکە لەسەر شاشەی ڕوودا و دەبینی وێنەیان بگرە لە سۆشەڵ میدیا سکرین شەتکە چی دیکەت هەیە لەسەر درێژکردنەوەکە لەسەر درێژکردنەوە چەند خاڵێکی تر هەیە ئەبێ بەڕاستی و کەسانی کە سەردان ئەکەن بۆ ئەوەی بە مەبەستی جوانکاری لە نینۆکیانە خاڵێکی تایبەت هەیە کە ڕەچاویکەن ئەو ژەوەی ئەچنە لای خێ و چۆنی بۆیانەکە بەڕاستی وەکو هەموو ئیشێکی تر ئەبێ پرۆفشناڵەتی لەو بوارەیە هەبێ کەسەکە من خۆم سەراحەت تا ئێستا کە لە ژیانام و چەند تا ئێستا 3 جار من خۆم کردومە لەوانەیە ئەوە پرسیارێک بێ پێم بڵێن ئەیکەی دیان نایکەی حەزەکەم خۆم جابی ئەوە بەمەوە بەڵێ کردومە چکە منی ژنێکم حەزم لێتی بیکەم بەڵام ئاگاداری بووم خۆی ڕێنماییمان بۆ کەسانەی کە زۆر ئەیکەنەوە ئەوەیە با بینەکەی یعنی مەقطعێکی تێکەن کە فری ئۆف نێل پۆلیش بن واتە نینۆکیان هەر خۆی بێ بۆی هەوای بۆ بڕوا بۆی تووشی کەڕوو نەبن بۆی تووشی ئەو ماکە خراپانە نەبن کە لە دوای ئەو برین ئەو مادانەی بەکارەهێنێ بۆ کەسەکە شتێکی تر هەیە کە باسی کەین UV لایتە ئێمە ئەم شتانەکە ئەکرێ بۆ نینۆک خۆتان نەزانن دوو پرۆتۆکۆل هەیە دوو ئامێر هەیە کە ئێمە ئیشی لەسەرەکەین بۆی نینۆکەکە فیکسکە تەسەورەکەم جوانەخانیش ئەوە زیاتر ئاگادار بێ یەکێکیان ناوی UV لایتە یەکێکیان ناوی لید لایتە ئێستا لید لایت باشترە چونکە لید لایت کەمتر نینۆکەکە تیامێنێتەوە واتە نینۆکەکە زۆر بەر تیشکی خۆرەکە ناکرێت چکە زانی ئەوە تیشکی خۆرەتیایە تیشکی خۆر خۆی نا ئەشیعی فوقل بەنەفسەجی جۆری ئەیتیایە ئەو جۆری ئەیە زیاتر پێنتریت تو یۆر سکن زیاتر قوڵتر ئەڕوا و زیاتر ماکی وەکو باسمان کرد شێرپەنجەیی بەدواوەیە لەبەرەوە باشترە لەمە دووە لێد لایتەکان بەکاربێنرێ لەبەروی ماکی خراپیەکەی کەمترە لە یوڤیەکانی تر پێش ئەوەی کە پێتان بڵێم بەشداربوانی بەرنامە لە چۆ هاتوون دەمەوێت شتێکی تر بزانم دەمەوێت بزانم ئەم گەنجانە بە تایبەت کچەکان چێتان کامەتان جارێکیش بێت لە ژیانی خۆت جوان کاریەکانی نینۆکت ئەنجام داوە یەڵڵا 2 4 6 7 تەواو دڵنیان ئەم بەشداربوانە ئەم گەنجە قشت و قۆزانە ئەم کچ و کوڕە جوان و شیرینانە لە پەیمانگای تەکنیکی پزیشکی هەولێر سەربەزانکۆی پۆلیتەکنیکی هەولێرەوە هاتوون زۆر بەخێربێن سەرچاو ماشەڵڵا دکتۆرە ئێستا ئەوانەی کە باسمان کردن بەڵە شتە باوەکان بوون ئەوانەی کە بۆ نینۆک ئەنجام دەدرێن لە کوردستان درێژکردنی نینۆک بوو بە جۆرەکانی بۆ یەکە بوو لەگەڵ ئێستا پاکردنەوە کاتوانی باسی ئەوەی کە لێرە باسمان کرد تەواو کارمان بێرەنەوە کارمان بێرەنەوە باشە ئەمە چییە؟ ئەمەیان چییە؟ ئەمە پێوترێ پێدیکرد لەگەڵ ئەگەر بۆ دەستیش بی کاکەسەکە مانیکرد ئەمە چییە؟ پاکردنەوەی ئەو چینە مردووەیە کە تۆ ڕۆژ بە ڕۆژ چینێکی مردوو لەسەر پێست دروست ئەبێ پێوترێ کیراتینۆسایت خانەی کیراتین ئەمە ئەم کاری کە ئەنجامە ئیرێ بۆ ئەو کەسانە دەستیان پاکەن و لەگەڵ قاچیانە لە پیاوانی شاکرێ و لە خانمانی شاکرێت باشە جوان خان پێمان دەڵی کە چۆن ئەنجام دەدرێت بەڵێ لە ڕوەکرداریەکە ئێوە چۆن ئەنجامی دەدەن یەکەم جار بە ئاوەکی شلەتێن قاچی دەخەیە ناوی باشە طبعا هەندێک خوێ تێ دەکەی وەکو تعقیم وایە ئەو حەبوشتانە تێدەکەی هەموو مادەی تعقیم کەرەوەیە بۆ قاچی بۆ ئەوەی ئەو پێستە مردووانە و قلیشانە بە ئاساندی لێ بێتەوە طبعا خاولی سەفەریش بەکاردێنی ئەو خاتونەش خاوێن دەکاتەوە لێ باشە ماوەی چەند لە نێو ئاو دەبێت؟ نیو سعات باش دوای ئەوە ئامادەیە بۆ پاکردنەوە ئەو ئامادەیە بۆ پاکردنەوە هەتا ئەو نیو سعاتە لە ناوی نەبی پاک ناکرێتەوە باش ئەمە پێدیکیورە وانییە؟ بەڵێ مانیکیوریش بۆ دەستە مانیکور بۆ دەستە پەدیکور بۆ قاچە ئەم دووشەیە لاتینین
بۆیە مانیکیور و پێدیکیور بەڵێ. ئێ لە ڕۆزانستیەکە بەڵێ. دکتۆرە گەشین لە ڕۆزانستیەکە من وەکو پزیشکی پێست جاری وا هەیە بەعکسەوە بە خەڵکەڵم ئەبێ بیکات یعنی وەکو واجب دای ئەنێم بۆی چکە هەندێک حاڵەت هەیە بەڕاستی خانمانی وڵاتی ئێمەش زۆر ئیشکەرن ئیشی ماڵەوەکەن ئیشی دەرەوەکەن بە بەردەوامی قاچیان لە ناو ئاوادا ئەنێن ئیتر حوشە شتێکە شتێکە لەبەرەوە ئەو یان کە زۆر بەسەر پێوە ئەوەستی ئەم خانەی چینە مردووە زیاتر لە سەر پێ زۆرە مێنێتەوە لەبەرەوە پێویستە بە هەندێک جارێ بە پاکردنەوە هەیە بەڵام وەکو باسمان کردو دیسان بە پێی چەند ڕێنماییەک و چەند خاڵێک ئەبێ ئاگاداری بین چۆنی ئەکرێ بۆ نمونە ئەم بربەنەی بەکارهێنرێ ئەبێ تعقیم کرێتەوە ئەوە دیقەتی شما خۆیان ئۆتۆکلەیڤیان هەیە ئەمە لەلایەکەوە لەلایەکە ئەو مادەی کە تەیەکرێ ئەبێ مادەیەک وا بێ کە زەرەر بەخش نەبێ بۆ پێستەکە چکە تۆ نیو کاتژمێر لەناو ئاوەکە ئەو مادەی تیا ئەیهێڵیتەوە هەرچەنە بەڕاستی بڵین لەوانەیە هەندێک کەس هەستیاریان بەو مادەیەش هەبێ کەیسات ریپۆرت کراوە لە جیهانە کە جاری وایە ئەو مادەیە ئەو سڵتەی کە تایەتی خوێ هەندێک جارێ هەستیارێکی کەم دروست ئەکا بەس کێشەمان زۆر بۆ دروست نابێ زیاتر لەو کەسانە ئێمە حەزەکەین بیکەن کە پێستیان بە بەردەوامی زۆر وشکە بێتەوە و شێدارکەرەوە بەکارنایەنن بۆیە ئێمە ئامۆژگاریمان بۆ هەموو کەسێ ئەوەیە کە تکایە شێدارکەرەوە زۆر بەکاربێنن بۆ پێتان بۆ دەستان چکە ئەم دوو پاشچێش بەشێکە لە خۆت وەکو چۆن احتیمام خانمان بە تایبەت بە دەموچاویان لە شاشەکە دکتۆرە بەردەوام بە بەڵێ بەستم خۆش لەوێش بیبینی بەڵێ وەکو چۆن خانمان کاری جوانکاری بۆ دەموچاو ئەکەن یان ئاگایان لە دەموچاویانە و دژەخۆر بەکارێنن تکایە بۆ بنەپێکانیان و بۆ دەستیان تکایە بە شێدارکەرەوە زۆر بەکاربێنن دەستت خۆش بێ کەواتە لە ڕۆزانستێکەوە ڕێگە پێدراوە کێشەمان نییە بەڵام بۆ دیسان بۆ مەرجانەی کە باس کردن بەڵا پاک و خاوێنی ئاگاداری بین و ئەگەر کە ڕوو هەبێ زۆر ئەبێ پێشتر سەدای دکتۆری پزیشکی پێست بکە ئەنجە دوای ئەو ماوەی چەند بەپی حاڵەت کەوتووە بەپی حاڵەت کەوتووە کاکتۆر ئەگەر زۆر پێستی وشک بێ باشتر وایە شێدارکەرەوە بە بەردەوامی بەکاربێنێ و ئەتوانێت لە ساڵێکا 3 بۆ 4 جار ئەو ئیشە بکاتەوە هیچ ما بوو نەخر جوانخانەی ما بوو بەڵێ هیچ ما بوو سپاس زۆر سپاس بۆ دکتۆر گەشین کەمال شاه محەممەد پسپۆری نەخۆشەکانی پێست جوانکاری کە لە سلێمانیەوە هاتبووی زۆر سپاس بۆ ئامادەبوونی زۆر سپاس بۆ جوانخان و تیمەکەی